بەردەوامە بین لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەگەڵ بەڕێز جومانە غەلای وتەبێژی کە بەڕێزیان وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عراقن ڕاستەخۆ لە بەغدا و میوانی من گفتوگوێم بابەتاکەین ئەو کاتی کە لە بەردەستم داما و هیوادارم فریا بکەم کە زۆرترین پرسیاری ئاراستە بکەم. بەڕێز جومانە خان زۆر سپاسی ئامادەبوونی جەناب دەکەم بەر لە هەموو شتێک دەمەوێت پرسیارێکی لێ بکەم سەبارەت بە ئامادەکاریەکان بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان تا ئێستا بەکوێ گەیشتووە؟ هێندەی نەماوە 18 مانگ دەست بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکرێت. بەکوێ گەیشتون ڕێکارەکان؟ سڵاوی خۆی گەورە لێبێ لە ئێستادا کۆمیسیۆن لە ئێستادا کارەکانی خۆی دەست پێ کردو بۆی کە بتوانێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە هەژدەی کانونی یەکەمە کە بتوانێت هەڵبژاردنەوە لە کاتی خۆیدا جێبەجێ بکرەوە لە ئێستادا هەموو کارەکانی خۆی دەست پێ کردووە سەبارەت باوەی کە ئەو کارانەی کە دەکرێت ئەو مخالفانێدا لەگرێت لە ئێستادا چەندین مرکز و سنتەری کردوێتەوە لە هەموو پارێزگاکان بۆ ئەوی کە بتوانێت ڕێگری لە پێشێلکاریەکان بکات بۆیە هەچ پێشێلکاریەکە لە شوێنەدا تۆمار بکرێت لە ئێستادا دەتوانم بڵم 500 پێشێلکاری زیاتر تۆمار کراوە لە ئێستادا 350 دانەیان لەوانە پێشێلکاریەکانی خۆیان هاتوون بەدەم پێشێلکاریەکانی خۆیانەوە و لە ئێستادا ئێمە داواکارین لەو کەسانی کە پێشێلکاری نەکەن و ئەو پێشێلکاریانە لە بکەن ئەگەر ئەم پێشێلکاریانە بەردەوام بن ئەوە ڕێکارەکانی کۆمیسیۆن دوا دەکەوێت و ئەمە دەکرێت دواتر ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەیانی کە پێشێل زیاتر ببێت و وەک لەوەی کە مادی بێ بەرە و زیندانیش بڕات. باشە بڕیارە هەتاکەی دەتوانرێت کارتی دەنگدان دەنگدەران وەری بگرنەوە جومانە خان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. سەبارە بە کارتی بایۆمەتری ئەوە لە ئێستادا ئێمە لە ئێستادا چەندین بنکە لە پارێزگاکانەیە و لایەن کۆمیسیۆنەوە 7 ملیۆن کارتی بایۆمەتری تۆمارکراوە و لە ئێستادا 16 ملیۆن کەس وەریان گرتووەتەوە لە ئێستادا بۆ ئەنجومەنی پارێزگاکان لە ئێستادا دابەشکردنی ئەو کارتانە دەوەسەندراوە بۆ ئەوەی کە بتوانین شەفافیەتی ئەم هەڵبژاردنە بپارێزین بۆیە ئەگەر بێت و ئەو کەسانی کە تاکو ئێستا وەریانە گرێتەوە ئەمە بڕیارە دەگەڕێتەوە بۆ دادگای فیدرالی کە کۆمسیاران دەتوانن بڕیاری کۆتایی لەسەر بدەن ئەو لە ڕێگەی ئەنجومەنی کۆمسیاران دەدرێت بڕیار بدرێت تا 2 ڕۆژ پێش هەڵبژاردنەکان کە ئەو کەسانە مافی ئەوان هەیە ئەو کارتی دەنگانە وەرگرنەوە یاخۆ نێسەدا لە ئێستادا تەنها 16 ملیۆن کەس ئەو کارتی بایۆمەتریان وەرگرتوێتەوە لە کاتێکا لەلایەن ئێمە 7 ملیۆن کارتی بایۆمەتری لە ئێستادا تۆمار کراوە بۆ ئەوەی کە بتوانن ئەو کەسانە بتوانن بە شێوەیەکی ئاساییە بچن و بەشداری خۆیان بکەن لە هەڵبژاردنەکان. باشە چەند کەس بۆم هەڵبژاردنە تەمەنی نوێ دەتوانن کە بۆ یەکەم جاریانە بەشداری لەم هەڵبژاردنەکەن ژماری چەندێک بۆ؟ دەتوانم 500,000 کەس نزیکەی 500,000 کەسێک دەبن لە ئێستادا لە ئەوانن کە بە تازایی کارتی بایۆمەتریان بۆ دەرهاتوە. باشە جومانە خان دێمە سەر پرسی دانیشتنەکەی ئەمڕۆی دادگای فیدراڵی بۆچی دواخرا؟ ئەمە پەیوەندی بە دادگای فیدراالیەوە هەیە و بۆچی دوایان خستو ئەوە پەیوەندیە بە ئەوانەوە هەیە ئێمە وەکو کۆمیسیۆن دەسەڵاتداریەکیەوە نیە و بڕیاری ئەو بارەوانە دەوێت بەڵام دیار ئەوان هۆکارێکی خۆیانەیە بۆیە دوایەوە و پێویستی بە لێکۆڵینەوەی زیاتر هەیە بەڵام ئەوەی کە لەسەر ئێمەدا گرنگاوەی هەچ بڕیارە لە دادگای فیدراالیەوە دەرجە ئێمە پێویستە پابند بین پێوەی بن و کۆمیسیۆن بەپێ بڕیارەکانی ئەوان دەڕات. باشە جومانە خان بۆ یەکەم جارە دادگای فیدراالی بانگێشتی کۆمیسیۆنی باڵای
باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەکات بۆ مشاورەکردن و گفتوگۆکردن لەسەر مۆزوعێکی هەڵبژاردن. بانگێشتی ئێوە بۆچی دەبێت بۆ چوو میکانیزمێک دەبێت بڕیارە ئێوە کە لە نێو دانیشتنەکەدا بەشدار بن لە 27 مانگدا باز لە چی بکرێت لەو دانیشتنەیە؟ لە سەرەتادا لە ئێستادا گەر وەکو ڕوونکردنەوەیەک بیدەم بە بەڕێستان هیچ ئەوان بانگێشتی ئێمەیان نەکردووە لە ئێستادا، بەڵام ئێمە وەکو کۆمیسیۆن کە بەشێکین لەو سکاڵایی کە کراوە پێویستە نوێنەرمان هەبێت لەوێ ئامادەبوونمان هەبێت کە بتوانین ڕوونکردنەوە بدەین لەو بارەیەدا و سەبارەت بە قانونەکانی هەڵبژاردن سەبارە ئەوە هەج بابەتێکیژە هەر کەیسێکی کەشکە پەیوەندی بە کۆمیسیۆنەوە هەبێت ئەوان و پەیوەندی هەبێ بە ئێمەوە بانگێش کراوین کە بۆ توانین بیر و بۆچوونی ڕێخۆمان بێ بۆی بتوانم بڕیارە دروستەکە لێ بدەم بۆیە لە ئێستادا لەو کاتەدا ڕاوێژکارێکی قانونی یاسایی خۆمان لەوێ دەبێت کە بتوانێت گفتوگۆ و بەشێک لە داواکاری و سکاڵەکە و ئەمە ئەرکێکی ئێمێدا کە پێویستە پێ بکەین و پێویستە لەوێدا ئامادە بین. باشە وەکو کۆمیسیۆن هیچ پێشنیارێک داوایەکی نوێتان هەیە سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە مانگی دووە ئەنجامەدرێ؟ نەخێ لە ئێمەدا ئێستا ڕێکارەکانی خۆمان دەست پێ کردو ئەوەی کە پێویست بووە لەسەری ڕێکەوتوی نوێتووە و بەپێی ئەو یاسای هەڵبژاردانەی کە ڕێگامان پێدراوە لە ئێستادا بەپێی یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان بێت تاکو ئێستا بە یەک بازنەییدا دەڕوا، بەڵام چاوەڕێی بڕیارەکانی دادگەین کەەوە بزانین چۆنێ و بڕیارەکان بە چی بارێکداچێت بۆ بەو شێوەیە بڕیارەکان دەرچێت بە هەمان شێوە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بەڕێوەدا دەچێت و کۆمیسیۆن تەنها دامەزراوەیەکە کە یاساکان وەکو خۆی جێبەجێ بکە لە ئێستادا کۆمیسیۆن هیچ داواکاری گوتۆنیە و تەنها ئەوانە جێبەجێ دەکا تەنها ئەوانە جێبەجێکە کە دادگای فیدراڵی بەپەلێ پرسراوان تۆ ئەی کاتە سەرشانی. باشە هیچ پلانێکی نوێ یاخود هیچ بەدەر لەوەی کە تاکو ئێستا بە یەک بازنەیە هیچ پرسێکی دیکە بابەتێکی دیکە هەیە کە بە یەک بازنەی ئەم هەڵبژاردنە ئەنجام نەدرێ وەکو دوا پرسیار. لە ئێستادا هیچ زانیاریکی وامانە کە گۆڕانکاری بەسەر ئەوەدا بێ، بەڵام ئەگەر هەبوو ئێمەش گۆڕانکاری تێداکەین. بەڵێ بەڕێز جوماناغەلای و تەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق زۆر سوپاسی ئامادەبوونتەکەم.